شەڕی هاتن و نەهاتنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 لە نێوان حکوومەت و پەرلەمان بەردەوامە. لایەنە سیاسیەکانی نێو پەرلەمانی عێراق حکومەت و مەدبار دەکەن بەوەی زۆر خەمساردا لە ناردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021. شیعەکان کە زۆرینەی حکومەتەکەی کازمی پێک دێنن پێیان وایە کە تا ئێستا حکومەت لە ئاست بەرپرسیارەتی دارایی هاوڵاتیان نەبووە. لە ڕاستیدا ئەنجومەنی وەزیران سەرپێچێکی ڕوونی دەستوری ئەنجام داوە کە تا ئێستا بودجەی تاخیر کردووە و دژ بە مەنهەجەکەی خۆشی کاری کردووە کە تێیدا هاتووە بودجەیەک تێدەپەڕێنین کە لەگەڵ گوزەرانی خەڵک بگونجێت. پێیان وتین یاسای قەرز تێپەڕێنن بودجە دەنێرین، تێمان پەڕاند و نەیان نات. لە ڕاستیدا دەبوو 15 یاساکە بەهاتە کەچی هەردووا دەکەوێت. کێشەکانی شیعە پەیوەندیان بە پارێزگارە شیعەکانەوە هەیە و کێشەی سوننەش کەمی تەرخانکردنی پارەیە بۆ ئەو پارێزگانەی کە لە ژێردەستی داعش ڕزگاریان بووە. هەرچی تایبەت شە بە کێشەی کورد وابەستەکردنی پشکی کووردە بە ڕادەستکردنی 250,000 بەرمیلی ڕۆژانە بە سۆمۆ و ڕادەستکردنی لە 150 کۆی داهاتی ناوخۆ و خاڵە گومریکیەکان بە تێک ڕاش چاویان لە ڕێکەوتنێکی سیاسیە لە دەرەوەی پەرلەمان. هەرێمێ حرەکەت کرد تەواصلە هەی پەیوەندیت ڕۆژانەیەت هەنگەل ڕئیسێت کوتلا و هەمی بەری دەنگدانی ئەکیت بەری پرۆژە بێت یعنی ئەم وەختە بێتە بۆ لجنا مالی تقریبا دورێت هەیڤێکی ئەم دێ سەر بوجێ شولکین بەس دائما فقرا ئەو نەسی علاقەت بهەرێمێ بە ئەمت هێلین دیماهیکێ فحتا نوکە حتا هەیڤێکی مەجال هەیە. بودجەی گشتی ساڵی 2021 بە نزیکەی 141 تریلیۆن دینار خەمڵێنراوە و نزیکەی 39 تریلیۆنیشی کورت هێنانە. بودجەکە بە ڕێژەی لە 93 پشتی بەنەوت بەستووە و نرخی 1 بەرمیل نەوتیش تا ئێستا بەهۆی هەڵکشان و داکشانی نرخی نەوتەوە دیاری نەکراوە. دەبوو پرۆژە یاساکە لە 15 دەی ئەم ساڵ بگەیشتایەتە پەرلەمان بەڵام هەر جارە و بە بیانوویەک دواخراوە. ئەمە لە کاتێکدایە حکومەت و پەرلەمان یەکتر تومەتبار دەکەن سەبارەت بە دواکەوتنی پەسەندکردنی بودجەکە. زەنگ لە دوای زەنگ پەرلەمان بۆ حکومەتی عێراقی لێدەدا بۆ ئەوەی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 بگەێنێتە پەرلەمان تا دەنگی لەسەر بدەن. حکومەتیش هەر جاری بە بیانووی کێشەی کورد و کێشەی شیعە و کێشەی سوننە پرۆژە یاساکە تاخیر دەکات. لە نێوان شەڕی پەرلەمان و حکومەتیشدا هاوڵاتی قوربانی یەکەمە. ئومێد محەممەد NRT باغداد.